دووبارەم کاتان باش هاوڕیان دوێنێ بەرنامەیەکمان لەسەر کێشەکانی حەلب تەقینەوەی حەلب و ینی شەڕی ئەم دواییە حەلب لە نێوان هەیەت و تەحریر شام و سوپای سووریا ساز کرد ئەوڕۆکە هەوڵ دەدەین بە شێوەیەکی بەرفراوانتر باس لە ئەنجامەکانی ئەو شەڕ بکەین یعنی گریمانەکان بۆ کوێمان دەبن کاریگەری لەسەر تەواوی سووریاوە بە تایبەتی لەسەر ڕۆژ ئاوا و خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیک چۆن دەبێ باس لەمە دەکەین هەروەکو دەزانن دوێنێش باسمان کرد لە سێبەری شەڕەکانی ئۆکرانیا و شەڕی غەزە و باشووری لوبناندا تەماشا دەکەین ئەمریکا و بەریتانیا و تورکیاش لە ڕێگای هەیەت و تەحریر شام جا بەڕاستە و خۆ دەبێ و ینیش بە ناڕاستە و خۆ دەبێ ئامادەکاریەکیان کردووە ماوەیەکی درێژە ئامادەکاری لە هەردوو لایەنەوە هەیە لە لایەک ئەوان ئامادەکاری ئەکەن و لە لایەکی دیکەش سووریا سوپای سووریا زۆر بە توندی ناوچەکە بۆمبە باران دەکات و لە هەمان کاتدا لە ئۆکرانیاش تەماشا دەکەین شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ لە هەڵبژاردندا سەرکەوتووە ئیتر ماوەیەکی کەمی مایە بە ڕسمی و بە پراکتیکی دەسەڵات بگرێتە دەست لەوێژدا شەڕەکە گەشتۆتە لووتکە گەشتۆتە ئاستێک کە چەکی هەری پێشکەوت و چەکی هەری قڕس لە بەرامبەر یەکتری بەکاربێنەوە ئەم چەکانە هەروەکو دوێنێش باسم کرد کلااوی نوکلەری هەڵدەگرن ئەمە خۆی لە خۆیدا پەیامێکە لە بۆ یەکتری دەنێرن کە ئێمە هەتا دوایی ئامادەین هەموو جۆرە کارێک بکەین هەموو جۆرە چەکێک بەکاربێنین لە پێناوی سەرکەوتندا ئیتر بێگومان کاریگەری ئەمە لەسەر ئیدلیب چۆنە کاریگەری ئەمە لەسەر ئیدلیب ئەوەیە بەر لەوەی ترامپێتە سەر دەسەڵات ئیتر ئەمریکا هەرچی بۆی بکرێ لە شوێنی دیکە پەلاماری رووسیادا بەتەنیا لە ئۆکرانیادانا لە شوێنەکانی دیکە ئێمە پێشتر لە بەرنمەکانی پێشوماندا لە چەندین ساڵە باسمان لەوە کردووە کە بەریتانیا بە تایبەتی سیاسەتێکی تایبەتری لە ئەمریکا هەیە بەنسبەت رووسیا و هەر بۆ ئەوەشە بەریتانیا لە هەموو کاتە هەستیارەکاندا تەنانەت لەو کاتانەدا کە تورکیا کێشە لە بۆ ناتۆ دروست دەکات تورکیا کە چەکی رووسی S400 دەکرێ تورکیا کە لە ناو ململانێدایە لەگەڵ هاوپەیمانانی ئەمریکا و خۆر ئاوە وەکو یۆنانستان وەکو هێزەکانی سووریای دیموکراتی وەکو ئەرمەنستان لەو حاڵەتانەشدا تەنانەت پەیوەندی نێوان بەریتانیا و تورکیا قەت نەبراوەوە ئەو پەیوەندیش زیاتر لە ڕێگای MI6 کە سەرۆکەکەی ریچارد مورە ریچارد مور چەند ساڵێک بەر لە ئێستا بە تایبەتیش لە سەروبەندی کودەتایەکەی 2016دا کۆنسۆلۆسی گشتی بەریتانیا بوو لە تورکیا و پەیوەندێکی زۆر تایبەتی لەگەڵ لە دەوڵەتی تورکیا هەیە زمانی تورکی دەزانێ و لۆبی دروستەکە لە بۆ تورکیا و لە ناو تورکیاشدا کاریگەری هەیە بۆ نمونە لە تیپێکی فوتبۆل لە بەرامبەر تیپێکی دیکەی فوتبۆلدا پشتگیری لێ دەکات ئەم جۆرەشتان ینی کۆمەڵێک کاری کۆمەڵایەتیش دەکات دەیکرد لە تورکیادا و دوای ئەوە ئیتر بووە بە سەرۆکی گشتی MI6 کە گەورەترین دەستگای ئیستیخباراتی بریتانیایە بە تایبەتیش ئاراستەکەی لە دەرەوەیە یعنی بە تەنیا وەزارەتی دەرەوەنا بەڵکو ریچارد مور و MI6 زیاتر سیاسەتی دەرەوەی بریتانیا بەڕێوە دەبن بە تایبەتیش لە کاتێکدا کە پەیوەندی بە کۆمەڵێ بە جیۆپۆلیتیکەوە هەبێ لە بۆ جیۆپۆلیتیکی بەریتانیا بێگومان دەریای سپیناوە ڕاست وە دەریای ڕەش قەفقاسیا زۆر گرنگە چونکە بەریتانیا چاوی لەوەیە لە ئایندەدا ببێتە هێزێکی مامناوەندی هەژمونگەرە یعنی بەریتانیا ناتوانێت ببێتە هێزێکی وەکو چاینا ناتوانێت هێزێکی وەکو ئەمریکا بێ ئەو بۆشایی ئەمریکا پڕ بکاتەوە یانش بۆشایی چین پڕی دەکاتەوە ئەو پڕی بکاتەوە بەڵام لە تەنشت رووسیا ئەتوانێت ببێتە هێزێکی مامناوەندی هەژمونگرایی لە ناوچەکە و پاشخانێکی و پاشخان و مێژوویەکی دوور و درێژی ئیمپریالیستی هەیە لە ناوچەکەدا کۆمەڵێک پەیوەندی هەن هەتاوەکو ئێستاش بەریتانیا لە ڕێگای ئیستیخبارات و MI6 ئەو سیاسەتە درێژە پێدا بەڵام سیاسەتەکەی هەروەکوتم وەکو ئەمریکیەکان لە ڕێگای هێزی ڕقەوەنیە لە ڕێگای هێزی ئیستیخباراتەوە لە ڕێگای فینانسە ئیتر تەماشا دەکەین بەو شێوەیە
لە ڕێگای ئەردۆغانەوە ینی من باسی ئەمریکا ناکەم ڕنگ بێ ئەمریکا زۆر ئاگای لەو بەزمەی ئەو دوایە نەبێ بەڵام تەماشا دەکەی بەریتانیا لە ڕێگای ئەردۆغان ئەم جارە هەتەشە ینی هەیەت التحریر الشامی ئیتر بەڕاستی جوولان لەکوێ جوولاندی لە ناو سووریادا لە شوێنێکدا کە بارەگای سەربازی و استراتیژی رووسیا لەوێ حەمیمیە یعنی لە ناوچەی حەلەب و ئیدلیب لە بینی حەلەب و ئیدلیب ئەو شوێنە زۆر گرنگە لە بۆ رووسیا چونکە ئەمە تاقا ناوچەیەکە کە رووسیا هەتاوەکو ئێستا توانیتی بیپارێزێ و لەو ناوچەیەدا گەورەترین بارەگای سەربازیەیە چەچی پێشکەوتووی تێدا بەجێ کردووە و هەر لەوێشەوە ئیتر ئەتوانین بڵێن بەرژەوەندیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا باکووری ئەفریقا تا لیبیا و تا تەواوی ئەفریقا لێوە ئاراستە دەکا و لێوە دەیپارێزی بۆیە تەماشا دەکەین بەڕاستی ڕەزب تەیب ئەردۆغان تۆڵەی خۆی لە رووسیا دەکاتەوە بزانین رووسیا لە ئایندەدا چی پێ دەکەین دەستی ڕەزب تەیب ئەردۆغان لە بەرامبەر پوتین و رووسیا درێژ دەبێ و هەروەکو باسم کرد ئەمە استراتیژی بریتانیا استراتیژی دوور و درێژی بریتانیا چەندین ساڵە بە تایبەتیش لە 2008 هەتاوەکو شەڕی یەکەمی کرم و دوای ئەوەش هەتاوەکو شەڕی ئۆکرانیا و رووسیا لە بەهاری عەرەبیدا بەردەوام بریتانیا لە ڕێگای تورکیا کێشە لە بۆ رووسیا دەنێتەوە لە شوێنێکدا کە سوپای رووسیا هەبن هێزەکانی ڤاگنەر هەبن تەماشا دەکەی لەوێشدا هێزێکی ئیخوان مسلمین دەبێ و ینی هێزێکی دیکەی جیهادی دەبێ و ینی سوپای تورکیا ڕاستەوخۆ دەبێ لەوێدا دەماشا دەکەن تورکیا ئامادەیە لیبیا سووریا 22 وڵاتی ئەفریقا کە هێزەکانی ڤاگنەر کار دەکەن کاری پرۆکسی دەکەن ینی وەکو کاری سیکوریتی کۆمپانیای سیکوریتی کار دەکەن بەرژەوەندی کەسانێک ئەلیتێک حکوومەتێک لە شوێنێک دەپارێزن لەوێدا تەماشا دەکەین تورکیاش بە هەمان شێوە سوپایەکی ڕاستە خۆی و ینی سوپایەکی دیکە کە بەخۆی پشگیری دەکات لەوێدا قیتی کردوتەوە ئایا ئەمە دەگاتە ئەو ئاستەی وەکو ساڵی 2020 کە سوپای رووسیا فڕۆکەکانی رووسیا لە ئیدلیب بنکەیەکی سەربازی تورکیان کردە ئامان چونکە تورکیا و هەیەت التحریر الشام لە ناو یەکتردانا لە ئیدلیب تورکیا بەخۆی ئەڵێ ئێمە 12 بنکەی سەربازی چاودێریمان هەیە لەوانەیە زۆر زیاتریش بن یەک لەو بنکانەی کردە ئامانج و بەپێی تورکیا 36 سەربازیان کوژرا و 60 قسووری بریندار بوون بەڵام چاودێران باس لەوە دەکەن کە ژمارەی کوژراوەکان زیاترەوە ئەو کاتە تەماشاوان 2020 پوتین نەداوای لێبوردنی کرد قسەیەکی کرد لێدوانێکیدا بەڵکو ئەردۆغان بەخۆی چووە بەر قاچەکانی پوتین و پوتین بۆ ماوەی 2-3 دقە لەبەر دەرگا ڕایگرت هەتاوەکو ئەردۆغان گەیشتە ئاستێک زۆر ماندوو ببێ لەوێدا لەسەر کورسێک دانیشت تاوەکو پوتین دەرگای لێکردگەوە و چۆ ژوورەوە ئیتر ئەمە ئەردۆغانی ڕەزیل و ڕیسوا کرد ئێستا کە ئایا ئەمە دووبارە دەبێتەوە بێگومان زەحمەتە لە ڕەوشێکی وادا چونکە ئەردۆغان کاتێکی هەڵبژاردووە بەریتانیەکان کاتێکیان هەڵبژاردووە کە نەک بەتەنیا رووسیا بەڵکو هەم ئەو سوپایانەی کە لە پشت سووریا لە سووریا بەخۆ سوپاکەی زۆر لە ڕوو لاوازە ناتوانێت شەڕ بکە نەخۆشە ئەتوانین بڵین بێچەکە ماندووە بەڵام ئەوانەی لە پشت ڕژێمی سووریا شەڕ دەکەن وەکو رووسیا و ئێران و حیزبوڵڵا هەرسێکیان بەڕاستی تەماشا دەکەین کێشەی خۆیان هەنا حیزبوڵڵا ناتوانانی سری خۆی دەربخە ئیسرائیل لێ ئەدا ئێران لە ناو سووریادا لەو ماوەیەدا ڕۆژانە دەکرێتە ئاماز ڕۆژانە فڕۆکەی F-35 ئیسرائیلی لە سەربازان و لە پاسدارانی ئێرانی ئەدەن لە ناو خاچی سووریا و ئێرانیش هیچی بۆ ناکرێت لە لێدوانێک زیاتر هیچی بۆ ناکرێت ئەگەر وەڵامێک بداتەوە وەڵامەکەشی وەڵامێکی بێکاریگەرە و پێشتر لاینی بەرامبەر ڕاستەخۆ بێوانیش ناڕاستەخۆ بێ ئاگدار دەکاتەوە یعنی وەڵامێکی بەو شێوێ دەبێت و ئەمە کاریگەریەکی نابێ رووسیاش بە شەڕی ئۆکرانیاوە زۆر خەریکە و شەڕەکە لە لووتکەدایە لە بۆ هەندێک فرسەتێکی زۆر باشە لە بۆ ئەردۆغان کاتێکی هەڵبژاردووە کە رووسیا و حیزبوڵڵا و ئێران نەتوانن زۆر سەری خۆیان دەرخن بەڵام ئەوەتای ئەوە نییە کە رووسیا هەتا دوایی بێدەنگ دەبێت خۆی لە خۆیدا رووسیا ئێستا کەش دەبینین لە هەواڵەکاندا جۆرێک لە جم و جۆڵی هەیە لە ڕێگای فڕۆکەدا بەڵام ئەگەر بێت و بەڕاستیش شاری حەلەب بە تەواوەتی بگیرێ و ینی لە جیران نزیک بێتەوە هەیەت التحریر الشام بکەوێتە ناو حەلەب ئەوە پێم وان نییە رووسیا بە تەواوەتی بێدەنگ بێ و دەبێ رووسیا کارێک بکە
هەروەکو باسم کرد کێشەکانی رووسیا زۆر گەورن لە سووریادا سوپای ڤاگنەری وەک جاران نەماوە لە سووریا هێزێکی ئاسمانی خۆی هەیە و هەندێک هێزی هەیە چەکی قۆڕس وەکو موشک وەکو چەکی تۆپ هاوێژ و ئەوانە بەکاردێنن و ئەمە ئایا بەشی ئەمە دەکا کە جەبهەیەکی دیکە بکاتەوە بێگومان ئەمەش پیلانی بەریتانیایە ئەوەش مینێکی بەریتانیایە کە لە بنپەی رووسیایدا چاندووە ئایا ئەو مینە بەخۆیدا ئەتەقێنیتەوە یان نا ئەمەیان زۆر گرنگە ئاکتۆرەکانی دیکە ئاکتۆرە خۆرئاواییەکان با هەندێک باسییان بکەین یعنی باسی رووسیامان کرد باسی ئێرانمان کرد باسی حیزب اللهمان کرد کە هەر سێکیان یان لاواز بوونە وەکو حیزب الله و یانیش لەیان دەدرێ و ناتوانن وەڵامی پێویست بدەنەوە وەکو ئێران و یانیش وەکو رووسیا بە کێشەی خۆیەوە خەریکە لە ئۆکرانیا با بزانین ڕەوشی هێزەکانی خۆرئاوا چۆن هێزەکانی خۆرئاوا لە سووریادا بە تایبەتیش ئیدلیب 100% ئەتوانین بڵین ناوچەیەکە لە ژێر هەژمونی بەریتانیادای نەوەکو ئەمریکا لە شوێنی دیکەی سووریادا بێگومان دەسەڵاتی زۆرە بەڵام لە ئیدلیب دەسەڵاتێکی ئەو تۆی ئەمریکا نییە فەڕەنسا ئیتر هەژمونێکی زۆر کەمی هەیە ناتوانێت زۆر بەکاریگەر بێ لە سووریا بۆیە تەماشا دەکەین بەڕاستیش هەژمونی بەریتانیا دەبێت حیسابی زیاتری بۆ بکرێ لە ئیدلیب لەو ناوچانەی ئێستاکە شەڕی تێدایە من باسی ریچارد مورم کرد سەرۆکی ئستخباراتی MI6 کە دەورێکی زۆری هەیە و کەسێکی زۆر نزیکە هەم لە ئەردۆغان هەم لە ئاک پارتی هەم لە ئیسلامی سیاسی و ئیخوانیەکان و هەم لەگەڵ ئەو هێزانەی ئیدلیب لە ناویدا محەممەد ئەلجۆلانیش یعنی ئایا پێتان سیر نییە کە محەممەد ئەلجۆلانی بەپێی هەموو یاساکان بەپێی هەموو دەوڵەتەکان ڕێکخراوێکی تیرۆریستە تەنانەت بەپێی تورکیاش محەممەد ئەلجۆلانی و هەیئەت التەحریر الشام کە پاشماوەی جەبهەت النوسرەیە ناوی لە لیستی تیرۆردایە بەڵام پێتان سیر نییە هاتا ئەو دوایەش هەموو حوتویەک لە ئاژانسە گەورەکان و ڕۆژنامە گەورەکانی بەریتانیادا ریپۆرتاژێک لەگەڵ جۆلانی دەکرێت دەیهێنە سەر تەلەڤیزیۆن ئەوان دەچنە ئیدلیب ڕۆژنامە نووس و محەممەد ئەلجۆلانی دەچن لە ناو بازاری ئیدلیب پیاسە دەکەن ریپۆرتاژ دەکەن هیچ کێشەیەک نییە و مێدیای بەریتانیا ئەمانە زۆر بە جوانی دەگوازێتەوە پێشتر جێمس جێفری واتە کۆنسڵۆسی ئەمریکا لە سووریا بەردەوام ئەویش باسی لەوە کردوانی سیاسەتی ئەویش وەکو سیاسەتی بەریتانیەکان بووە کە زۆر جاران لە ریپۆرتاژەکانیدا لەگەڵ لە وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووساندا باسی لەوە کردووە کە هەیئەت التەحریر الشام ڕێکخراوێکی زۆر تیرۆریست نییە بەڵکو ڕێکخراوێکە لە بەرژەوەندی سیاسەتی ئەمریکا و بەریتانیا لە سووریادا کار دەکەوە تا ئاستەنگی لە بۆ ئێران و حیزب الله و رووسیا دروست دەکە ئەمە زۆر گرنگە بێگومان جەبهەت النوسرە لە دوای ئەوەی کە لە ئەلقاعیدە دابڕاوە ناوی خۆی گۆڕی بۆ هەیئەت التەحریر الشام لەوێدا پەیامێکیاندا بەخۆر ئاوە کە ئێمە ئیتر ڕێکخراوێکی جیهادی گلۆباڵ نین کەواتە ئێمە لە بەریتانیا لە ئەمریکا لە فەڕەنسا لە بەرلین لە بروکسل چالاکی ناکەین ئێمە بەتەنیا خۆمان بە سنووری سووریا دەبەستینەوە لەو کاتەوە تەماشا دەکەین هەتا وەکو ئێستا نەوەک بۆ چوونی بەریتانیا و ئەمریکا لە بەرامبەر هەیئەت التەحریر الشام جیاوازە بەڵکو زۆر ئاسانکاری لە بۆ دەکەن یعنی بگەڕێنەوە ساڵانی دوایی لە ئارشیفەکان تەماشا بکەن هەر کاتێک رووسیا و سووریا و ئێران بڕیاریان دابێ هێرشێکی کوشندە بکەنە سەر ئیدلیب لەوێ دەرێدا ناتۆ بەڕسمی رووسیا و ئێرانی تهدید کردووە سووریای تهدید کردووە کە ناتۆ دەکەوێتە ناو شەڕەکە هەر کاتێک ئامادەکاری بکەن بۆ هێرشێک کە بستنە ناو ئیدلیب ئەو کاتەدا دۆسیای گوایە ڕژێمی سووریا چەکی کیمیاوی لە بەرامبەر ئۆپۆزیسیۆن و خەڵکی سیڤیل بەکاردێنێ دەردەخەنە مەیدان حتا لە سەردەمی ترامپدا لە سەردەمی ترامپی یەکەمیندا تەماشامان کرد شتێکی وا ڕوویدا ئەمجارە ترامپ بڕیاریدا کە سەدان موشک بگرنە باڵافڕخانەکانی سووریا و کردیشیان بۆ گوایە سووریا چەکی کیمیایی بەکاردێنێ ئەمە زۆر ئەست و ئەساسێکی نیە بەڵکو ئەست و ئەساسەکەی ئەوەیە ناتۆ و ئەمریکا و بەریتانیا بە رووسیا ئەڵێن مداخلەی ئیدلیب مەکە ئیدلیب ناوچەیەکی ئێمەیە ئەو ناوچەیە نابێ ئێوە دەستکاری تێدا بکەن ئێستاکە بە کورتی دەبینین کە بریتانیا و ئەمریکا و تورکیا و تورکیاش لە ناودا یوانیش لە ڕێگای تورکیاوە دەیانەوێ ملی پوتین بشکێنن لە سووریا
ملی پوتین چۆن دەشکێنن تۆڵەی شەڕی کورسک دەکەنەوە چونکە لە کورسک تەماشامان کرد کە ناوسەیەکی خاچی رووسایە لەوێ ئۆکرانیەکان دزیان کرد چوونە ژوورەوە و بووە بە پێی هەموو لێدوانەکانی رووسیا بە سەربازی و بە ئیستیخباراتی بە سیڤیلیشەوە ئەڵێن کورسک تەکتیکێکی سەربازی بەریتانی بوو و ئەوانەی پێشەنگی ئەو ئۆپەراسیۆنەیان کرد لەوێ ئەفسەرە بەتوانە و بە ئەزمونونەکانی بەریتانیا بوون ئەوانە پێشنگایەتیان کردو ئەومانە نەخشەکەیان کێشاوە بە خۆشیان لە ناودا بوونەوە تەنانەت چەکی بەریتانی زۆر بەهێز لەوێ بەکار هاتوونە تانک و تۆپ و ئۆتۆمبیل و زری پۆشی بەریتانی لەوێدا بەکار هاتوونە بەڵام تەماشا دەکەین رووسیا خەریکە لە کورسک ئیتر ئۆکرانیا دەردەکە بۆیە ئەوان دەبێت لە شوێنێکی دیکە ئیتر ملی بشکێنەوە ئەویش پێدەچێت سووریا بێت چونکە سووریا خاڵێکی زۆر زۆر لاوازە لە ئێستادا نە رووسیا بەخۆی نە ئێران بەخۆی نە حیزبوڵڵاش ناتوانن پەڕی بکەنەوە ئیتر بۆیە دەبێت بەردەوام پەیوەندی ئەمە بە ئۆکرانیا ببەستینەوە مەسەرەن بۆ نمونە ساڵێک بەر لە ئێستا باس لەوەکرا بە تایبەتیش ڕووسەکان زۆر باسییان لەوە کرد سووریاش باسی کرد کە لە ڕێگای MI6 تەماشا دەکەین ئەفسەرە بەتواناکان و بە ئەزمونونەکانی ئۆکرانی چونەتە تورکیا لەوێشەوە چونەتە ئیدلیب لە پێناویچە لە پێناوی ئەوەی هەیەت و تەحریر شام فێری بەکارهێنانی چەکی درۆن بکەن هەروەکو دەزانن ئۆکرانیا یەک لە وڵاتە پێشکەوتوەکانە کە چەکی درۆن بەکاردێنی بە تایبەتیش درۆن لە کاتە هەستیارەکاندا لە شەو لە کاتێکدا کەش و هەوا زۆر خراپ بێ و لە شوێنێکدا کە دەریا و زەریا نزیک بێن لە ناوسە شاخاویەکاندا ئەتوانن باش بەکاربێنن و چەندین ساڵە من لە بەرنامەیەکی 6 ساڵ بەر لە ئێستا باسم کرد کە ئیندوستری سازکردنی درۆنی ئۆکرانی و تورکی لە بەریتانیاوە دێ ئێستا کەشتان ئەو موشەکانی درۆنەکانی تورکیا بەکاری دێنن لە بەریتانیاوە دێن بەریتانی نەیانی هەتاوەکو ئێستا ئەو موشەکانە تورکیا بەخۆی سازی ناکە ئایا ئێستاکە لەو شەڕی ئێستادا ڕۆلی ئۆکرانیا ڕاستەوخۆ هەیە نەجاری نازانی لەوانەیە ئەمە لە ڕۆژانی ئایندەدا ئاساوارەکانی ئەمە ببینێ بەڵام وەکو گومانێک ئینسان وەکو پرسیارێک بیکە خراپ نییە ئیتر لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە نێوان بەریتانیا و تورکیادا چی هەیە مەسەڵەن یاشار گولار چەند ڕۆژ بەر لە ئێستا گوتی مژدەی زۆر خۆش بەڕێوەیە کە تورکیا بگەڕێتەوە ناو پرۆژەی F-35 ئەمریکی یعنی یاشار گولەر هەر لە خۆیەوە ئەو قسەی کردەوە بەر لە دەستپێکردنی ئەو هێرشەی سووریا بوو و لەوێدا حتا حدێک تەماشامان کرد پەسنی سیاسەتی بەریتانیاشیدا یعنی ئایا بەریتانیا هەوڵ ئەدا تورکیا بگەڕێنێتەوە ناو پرۆژەی F-35 لە بەرامبەر رووسیادا یان نا ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە چونکە بەرژەوەندیەکانیان بەڕاستی یەکن لەوێەوە ئەو کارەی تورکیا دەکات لە سووریا و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە قەفقاسیادا لە بەرژەوەندی بەریتانیا و ئەمریکادایەوە لە دژی رووسایە بەڵام رووسیاش بە کۆمەڵێک سیاست و تەکتیکی دیکە دەیەوێ ئەمریکا نزیکی خۆی بکەوە ئەوە تورکیا ببورن نزیکی خۆی بکەوێنش بە خۆیەوە ببەستێتەوە بەڵام تا چڕادێک ئەمە دەتوانێت ئەمە شەن جێگای پرسیارە سەبارەت بە ئەمریکا ئایا سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە سووریا لە سەردەمی بایدندا چی بەسەردێ بەڕاستی جارێ نازانی بەڵام وا پێدەچی لەو هێرشەدا تورکیا لە ئێستاوە ترامپ وانی سیاسەتی ترامپ وانی سیاست و بۆچوونی دەوروبەرانی کابینەکەی ترامپ لە ئێستادا تاقی بکاتەوە یعنی تێستی بکات لە سووریادا بەر لەوەی هێرش بکاتە سەر ڕۆژئاوا بەر لەوەی هێرش بکاتە سەر مینبج و کوبانێ ویانیش بەر لەوەی هێرش بکاتە سەر شەحبە ئەتوانین بڵێن ئێستاکە تورکیا بەرەبەرە تێستی ترامپ دەکات کە ترامپ چی دەوێت یعنی ئێستاکە بەگشتی تەماشا دەکەین لە ڕێگای بەریتانیا تورکیا هەوڵ ئەدا کەش و هەوایەکی جیاواز لە سووریا بخڵقێنی و نیشانی ئەمریکای بدا بڵێ تەماشاکە ئەوەی عەرەبەکان بۆتی ناکەن ویانش ناتوانن بیکەن لە سووریادا ئەوەی کوردەکان و هێزەکانی سووریای دیموکراتی ناتوانن کە ئەوان ئەمێ قاسێکی لە رووسایە و قاسێکی لە ئێرانە و قاسێکی لە حیزبوڵڵادایە و قاسەکەی دیکەشی لە ئەمریکایە ئەڵێ ئەوەی ئەوانە ناتوانن بیکەن من بۆ دەیکەم من چووم حەلەبم گرت و ئیتر هەموو بربەست و ئاستەنگەکانی رووسیا و حیزبوڵڵا و ئێرانمان وەلانان
ولا زیاتی ئێوە لە زیاتی ئیسرائیل ئێمە چوین رووسیا و ئێران و حیزب اللهمان لاواز کرد بۆیە دەست بەرداری هێزەکانی سووریای دیموکراتیک ببن وەرن لەگەڵ ئێمە ئیتیفاقی بکەن ڕنگ بێ بەڕاستی ئەمە بکەن و ئینگلتەرا پێم وابێ لەو حاڵەتەدا یعنی ئەمە پرسیارێکە پەیوەندی بەوە هەیە ئایا جیهادیەکان لەو شەڕی ئێستادا سەر دەکەون یا سەر ناکەون و ئەگەر سەرکەتن مەترسیەکەی چییە بۆ سەر ڕۆژئاوا ئەمە زۆر گرنگە باسی بکەین یعنی ئێمە باس لە ئەگەری سەرکەوتنی ئەوان دەکەین بۆ نمونە ئەگەر حەلەب بگیرێتەوە دیسان بکەوێتەوە دەست ئەوان ئەو کاتە دەستی تورکیا بە تەواوەتی دەبێتەوە یعنی پێشتر تەماشامان کرد بەریتانیا کاتێک ئەزەربایجان هێرشی سەر ئەرمەنستانی کرد دوو شەڕی گەورە ڕوویاندا و هەمووتان دەزانن لۆبی ئەرمەنی لە ئەمریکا زۆر بەهێزە هەڵایەکی زۆر گەوریان کردووە جۆ بایدنیان ناچار کرد کە هەندێک بڕیار بدا ڕاستە جۆ بایدن لە سەرەتا بڕیارێکیدا لە بەرژەوەندی ئەمریکا بەڵام ئەو لە بەرژەوەندی ئەرمەنیەکان بەڵام ئەو بڕیارە کاریگەریەکی وای نەکرد لە ڕێی عملیەوە لەسەر تورکیادا کە دانینا بە جینۆسایدی ئەرمەنیەکان لە ساڵی 1950دا لە شەڕی ئەزەربایجان و ئەرمێنیادا بە تایبەتیش لە شەڕی قەرەباغدا بەڕاستی بایدن ویستی هەندێک هەڵوێست وەربگرێ هەڵوێستی وەرگرت بەڵام ئینگلتەرا ئیتر فریای تورکیا کەوت فریای ئەزەربایجان کەوت و ئیسرائیلیش ڕۆڵێکی زۆر باشی بوو چونکە لە ڕووی وزەوە ئەزەربایجان و تورکیا بۆڕی هەناسەی ئیسرائیلن ئیتر فریای تورکیا کەوتن فریای ئەزەربایجان کەوتن بەریتانیەکان و بایدنیان جۆ بایدنیان لەمەدا پەشیمان کردەوە ئیتر تەماشا دەکەین ئەزەربایجان لە بەرامبەر ئەرمەنستاندا ئیتر بە مطلقی ئەتوانین بڵێ شەڕەکەی هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی سیاسی و استراتیژیەوە بردەوە بۆیە زۆر مەترسیدارە ئەگەر جیهادیەکان سەر بکەون لەو شەڕەدا پرسیاری هەرێک گرنگ ئایا کوردەکان لە ئەگەری سەرکەوتنی جیهادیەکاندا لەگەڵ سووریا و ئێران و رووسیا ڕێک دەکەون یان لە ژێر سێبەری لە ناو کەوانەدا ئەگەری ڕێککەوتنی ئۆجەلان و تورکیادا شان بەشانی تورکیا ویانیش پارالێڵ لەگەڵ تورکیا و ئەمریکا و بەریتانیا پشت ئەگەر نەشڵێن شەڕ لە دژی سووریا و رووسیا و ئێران دەکەن پشت بە تەواوەتی پشت لە سووریا و ئێران و رووسیا دەکەن چونکە تاوەکو ئێستاش هێزەکانی سووریای دیموکراتیک پەیوەندیان هەیە لەگەڵ ئەم هێزان لەگەڵ حیزب الله پەیوەندی بەردەوامە لەگەڵ ئێران پەیوەندی بەردەوامە لەگەڵ سووریا و لەگەڵ رووسیاش پەیوەندی زۆر بەردەوامە یعنی ناڵێن پەیوەندی خۆشە بەڵام بەردەوام بۆیە ئەو پرسیارە زۆر گرنگە یعنی بەڕاستی ئێمە بیکەین ئایا کوردەکان لە ئەگەری سەرکەوتنی جیهادیەکاندا لەگەڵ کامە بەرە ڕنگ دەکەون بێگومان لەگەڵ هەردوو بەرەشدا ڕێککەوتنی ئەمانە ڕیسکی زۆر تایبەت بەخۆی هەیە بەڵام بە بەردەوامی لەسەر پرسیارکردن کاتێک ئەڵێن ئەگەری زۆرە تورکیا کارێک لە سووریا دژ بە ئێران و رووسیا و حیزب الله بکات و بەو شێوەیە گرنگی جیۆپۆلیتیکی خۆی بۆ ئەمریکا و بەریتانیا ئیسپات بکەن نیشان بدا و لە بەرامبەر ئەوەدا خۆر ئاوا چاو لە تورکیا بپۆشێت و چەکوشی دەستی تورکیا وەکو ئامرازێک بۆ ترساندنی کوردەکان و ڕازیبوونیان بە ڕێککەوتن لەگەڵ ئەردۆغان بەکاربێنی زۆر گرنگە ئەو پرسیارە زۆر گرنگە ئەو پرسیارە کەم کەس دەیکا بەڵام لە ئێستادا ئەو پرسیارە زۆر گرنگە لە کاتێکدا کە تورکیا وەکو وتم هەژمونی خۆی هێزی خۆی لە بۆ ئەمریکا نیشان دەدا لە بۆ ئیسرائیل نیشان دەدا ئەڵێک تەماشاکە سیاسەتی من ئێستا کە لە سووریادا لە خزمەتی ئێوەدایە چونکە ئەردۆغان ئەو جۆرە مناوەڕانە باش دەزانی بکە و ئێستا کەش دەرفەت تێک هەیە چونکە وەکو وتم رووسیا خەریکی چییە ئێران خەریکی چییە و حیزب اللهش ناتوانێت لە پەلو پۆکەوتووە و ناتوانانی وەکو پێویست لە سووریا سەری خۆی دەربێنێ هێزێکی زۆری لەو ناوچەی ئێستا شەڕی تێدا هەیە پێشتر حیزب الله تێدا بوو ئەو هێزیان کشاندەوە لە ماوەی شەڕی باشووری لوبناندا و دووبارە گەڕانەوەی ئەو هێزانە بۆ ناو سووریا زۆر زەحمەتە چونکە ئیسرائیل ڕێگرە لە ئاسماندا باش چاودێری دەکا لەو حاڵەتەدا ئایا ئەمریکا و بەریتانیا تا ڕادێ گلۆپی سەوز بۆ تورکیا هەڵ دەکەن بۆ ئەوەی ئەگەر هێرشێکی تەواویش نەکاتن بەڵام هێرش بکاتە سەر خەڵ لە لاوازەکان وەکو منبیج وەکو کوبانێ وەکو ئەلشابە کاتی هێرشی کردە سەر ئەو شوێنانە بەشێکی لەو شوێنانە گرتن ئەمە ئەگەری زۆرە ئەم کاتە بەریتانیا و ئەمریکا بە کوردەکان بڵێن هیچ ڕێگایەکتان نیە دەبێت ئیلا لەگەڵ ڕەزە تەیب ئەردۆغاندا ڕێککەون خۆی لە ئێستادا تەماشا دەکەین دەوڵەت باخچەلی کە باس لە قۆناغی ئاشتی دەکا زۆر بە لە ڕوانگی هێزەوە باس دەکە
یعنی تاقە ڕێگایەکتان هەیە دەبێت ڕێککەون ئەگەر لە گەڕمان ڕێک نەکەون قایم دادەنین ئەگەر لە گەرمان ڕێک نەکەون ئەوە گوشارەکان و گۆشەگیری ئۆجران بەردەوام دەبێت ئەمەشی بێتە سەر ئەمە بەڕاستی کارە ساتێکی زۆر زۆر گەورەیە یعنی دیسانیش دووبارەی ئەەکەمەوە ئەگەر هاتوو ڕێگای حەلب شام پێنجی پێ دەڵێن M5 بە تەواوەتی بکەوێتە دەست لایەنگرانی دەوڵەتی تورکیانی هەیەت و تەحریر شام و سوپای سووریای ئازاد ئەمە ئەگەری زۆرە تورکیا هەیە ڕەش بکاتە سەر کوردان بە تایبەتی لە کوبانێ لە مینبیج لە شەهبە وەلەو کاتەدا بەڕاستی ڕنگ بێ ئەمریکا تا ڕادەیەک چاوی خۆی لێ بپۆشێت چونکە تورکیا لەوێ کارێکی زۆر زۆر ئاسانتر لە بۆ ئەوە دەکا لە بۆ ئەمریکا دەکە یعنی لە کۆتاییدا ئەتوانین بڵین لەسەر ئەوە دەمینێتەوە کوردەکان چی دەکەن لەلایەک چونکە ئەردۆغان پراگماتیستە سیاسەتەکانی ئەردۆغان پەیوەندی بە قازانجی ڕۆژانە هەیە قازانجی کوردخایەن دوای ئەوەی ئەم قازانجە کوردخایەنیانی بەدەست هێنان ئیتر لێت هەڵدەگەڕێتەوە قازانجی کوردخایەنی لەگەڵ رووسیا ئەنجامدان بەڵام ئێستاکە تەماشا دەکەین پشتی تێکرد لەگەڵ ئێران بە هەمان شێوە لەگەڵ سووریا بە هەمان شێوە لەگەڵ کوردەکانیش پرسیارەکە ئەوەیە ئایا ئەگەر لەگەڵ ئەردۆغاندا ڕێک بکەون ئەمە دەگاتە چ ئاست دەیانگەینی تەکوێ لەلایەکی دیکە ئەگەر کوردەکان لەگەڵ سووریا و ئێران و حیزب الله و رووسیا ڕێککەوتن شەڕی هەیەت و تەحریر شام و سوپای تورکیایان کرد ئایا ئەو کاتە هەڵوێستی ئەمریکا و بەریتانیەکان چۆن دەبێت ئەمەشیان بەڕاستی جێگای پرسیارە لە بۆ وێ هەردوو لایەن هەردوو دەرگا کە کراوەنە بڕووی کوردەکاندا دوو دەرگای پڕ لە ریسک و ئالۆزن بەڕاستی و بێ مەترسینی بۆیە لە کۆتاییدا ئەتوانین بڵین ئەوەی ئەمینێتەوە و ئەوەی گرنگە لێرەدا پرسیاری هەری گرنگ ئەوەیە ئایا کوردەکانی سووریا هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری توانای ئەنجامدانی سیاست و استراتیژیەکی سربەخۆ لە بینی هەردوو ئەو دوو خاڵەدا هەیە کە باسم کرد یاننا ئەگەر بێت و سیاستێکی وایان هەبێ ئەمە وەکو سەردەمی شەڕی کوبانێ ئەتوانن گرانی خۆیان لە ڕووی استراتیژی و سیاسی و سەربازیەوە بۆ هەموو دەوڵەتانی هەژمونگەرا و هێزە ئەقلیمیەکان و هێزە نێودەوڵەتیەکان بسەرمێن ئەمە لە ئایندەدا دەبینین پێدەچێ ئیتر مانگێکی زۆر زۆر قڕس یعنی ماوەی مانگێک سی ڕۆژ چ ڕۆژێکی زۆر زۆر قڕس لە بەردەم ڕووسەکاندا لە بەردەم حکوومەتی بەشار ئەسەد بەڵام لە هەمان کاتدا لە بەردەم کوردەکانیش بێ کە سیاست و ڕێگایەکی چۆن هەڵدەبژێرن هەم لە تورکیا هەم لە ڕۆژئاوا و لە سووریادا تکایە وەکو هەموو جارێ داواتان لێ دەکەم هێرشێکی زۆر زۆر پێشتر لەسەر کەناڵی فێسبووکەکەمدا هەبووە تا وەکو ئێستاش ناتوانم لایڤ بکەم بەڵام ئێستاکە هێرشێک دەستی پێکردوتە سەر کەناڵی یوتیوبەکەشم تکایە هەوڵ بدەن کەم تەرخەمی مەکەن لە لایک لە پرسیارکردن لە کۆمنتکردن و بە تایبەتیش هەوڵ بدەن بە خۆتان و بە دۆست و دەوروبەرەکانتان ڕابگەینن کە کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و سوبسکرایب و یانیش ئابۆنە بکەن تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێی سڵاو